دوای ئەوەی پەرلەمانتارانی لیستی چوارچێوەی هەماهەنگی سکاڵایان لە دادگای فیدراڵی تۆمار کرد. دادگاکە ڕایگەیان مەرج نییە گەورەترین کوتلەی پەرلەمانی لە یەکەمین کۆبوونەوەدا دیاری بکرێت کە سەرۆک و دوو جێگری ئەنجومەنی نوێنەرانی تێدا هەڵدەبژێرێت. ئەو بڕیارە ئاماژە بۆ دەکات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کاریان لەوەدا کوور دەبێتەوە وردبینی لەو لیستانەدا بکەن کە کوتلە پەرلەمانەکان پێشکەشی دەکەن. دواتر ئەو لیستانە ئاراستەی سەرۆک کۆمار دەکرێن بۆ ئەوەی کوتلەی گەورەی پەرلەمانی ڕابگەێنێت. بڕیارەکەەوەشی ڕوون کردوێتەوە کە ڕێژەی یاسایی هەڵبژاردننی سەرۆک ئامادەبوونی دوو لە سێ ئەندامانی ئەنجومەنی پێویستە نەک زۆرینەی ڕەها لە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەی نوێنەراندا کە ڕۆژی نۆی کانونی دووەمی ڕابردوو گرێدرا. هەریەک لە چوارچەوەی هەماهەنگی و کوتلەی سەدری داواکاریان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ پێی گەورەترین کوتلەی پەرلەمانین بۆ ئەوەی سەرۆک کۆمار ڕایان سپێرێت بۆ پێکێنانی کابینەی نوێ. بەڵام ئەم بڕیارەی دادگەی فیدراڵی بۆ جارێکی دیکە تۆپەکەی هەڵدایەوە نێو گۆڕەپانی ئەنجومەی نوێنەران و ململانێ گەرمەکانی. ڕۆژی دووشەمەی داهاتوو ئەنجومەنی نوێنەران بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ بۆ ماوەی 4 ساڵ کۆ دەبێتەوە. پەرلەمان لە نێوان 25 پاڵێوراودا کە زۆرینەیان کوردن سەرۆکی نوێ هەڵدەبژێرێ کە دیارترینیان پاڵێوراوی یەکێتی سەرۆکی ئێستا بەرهەم ساڵح و پاڵێوراوی پارتی هۆشیار زێباری و حاکم ڕزگار محەممەد ئەمین یەکەمین قازی دادگای تاوانەکانی سەرۆکی پێشوو سەدام حوسێنە. لە دوای ئەو سیستەمە پشکپشکێنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق داهێنایانەکایەوە کە سەرۆک کۆمار بۆ کورد و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە و سەرۆکی حکومەت بۆ شیعە بێت. لە هیچ قۆناغێکدا بە ئەندازەی ئێستا کوتلە پەرلەمانەکان بە تایبەتی کورد و شیعە لە قەیراندا نەبوون بە تایبەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆتە هۆکاری پەرتەوازەیی و بێهێزکردنی گوتاری کورد لە بەغدا لە کاتێکدا عێراق سیستەمەکەی پەرلەمانیە و سەرۆک کۆمار تەنها هێمایەکە بوو دەسەڵاتی ڕاپەڕانن لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیراندایە. ئەنجامی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و وەرگرتنی پشکە حیزبیەکان لە کابینەی ناوەندیدا هەن قەبارەیەکیان هەبێت هەوڵدانی کوتلە کوردەکان بۆ ملشکانی یەکتر لەسەریان ئەو هەموو بانگەشانەی ڕابردووی ئەوانەی بە درۆخستەوە کە ڕایان گەیاند ئەوەندەی تاڵەدەزویەک پەیوەندیان بە بەغداوە نەماوە. ئەو دروشمە زرق و بریقەدەرانەی کردە نەخشی سەر ئاو کە گوایە لە پێناوی سربەخۆییدا هەموو قوربانیەک دەدەن و لە بەغدا دەکشێنەوە. بەڵام ئەمڕۆ لە پێناو پۆستێکی ڕەمزی بێ نێوەڕۆکدا لەلایەک پێگەی کورد بێهێز دەکەن و لەلایەکی تریش عباوشانی هەمان دێوەزمەکانی سەردەمی بانگەشەی ڕیفراندۆمی سربەخۆیی ماش دەکەن ئەوانەی کە ئەو سەردەمەی دروشمە ناسیۆنالیستەکانیان ڕەت دەکردەوە و دەیانوت کات بەشێکە لە دەرکەوتنی ڕاستیەکان ئێستا قسەکەیان هاتە دی و دەرکەوت دروشمی سربەخۆیی تا چەندە ڕاست بووە.